خورمات و شارێکی کوردستانی ناوچەدا بڕاوەکانە پێکهاتی ئەم شارە کورد و تورکمان و عەرەبە لە پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە 8,000 خێزانی کوردی ئەم شارە ئاوارە بوونە و لە ئێستادا لە شارەکانی کوردستان لە دۆخێکی سەختدا ژیان دەگوزارێنن وەک خۆشیان دەڵێن تاکو ئێستا حکوومەت بە دەنگیانەوە نەهاتووە بە پێی پێویست. دۆخی ئێمە وەڵی هیچ باش نییە، نە نەوت هەیە، نە خانوویە، نە پێداویستێکە، نە هیچ شتێکەیە خەڵکەکە گوزەرانی پێ بکە. ئەمە حاڵ نییە وەزعگەمە ئەم خەڵکاتیە خەڵکی دووست بەڕاستی لە ژیانیا بێزار بووە، ژیان هیچ نەماوە. ئەمە حاڵنیە خەڵکی دووزاتایە هیچ شتێکیش تا ئێستا بۆ دووست قورمات و نەکراوە. داواکارین لە حکوومەت شتێک بۆ ئەم خەڵکە بکەن، ئاورە لەم خەڵکە بدەنەوە، سەرمایە خەڵک نەخۆش کەوتووە، پیریان زۆرە، مناڵمان زۆرە، مەکتەبیان نییە. ئەمە ژیانە خەڵکی دووزیتایە. هیچ باش ناوەڵا هیچ باش. ئێستا من هام لە شوێنێکە وەک کەماتر کردمەوە و بانە ئەڵڵا بەرەکەتیان لێدا دوو غورفە و متبەقێکە دایانە پێمان 12 سەرخێزان هەین لەورا کرد ڕێت و قوت ئاها دەرچیمان ئەمەش کراس خەرکە لە بەرمان تێگەی لێم. بەڕێوەبەری ناحینە و جولاشکرای دەکات لە سنووری ناوچەکەیاندا ئاوارەیەکی زۆری خورمات و جێگیر بوونە و بە پێی توانە لە ڕێگەی ڕێکخراوەکان و ئیداری گەرمیانەوە هاوکاری مرۆیی پەلەیان پێگەیاندون. ئەو خەڵکانە ئەوەندەی محتەمن بە گەڕانەوەیان بۆ ناو دووز محتەمنین بەو خواردنیان بەو خزمەت گوزارانی کە لایەنەکان پێشکەشەکەن. بۆ مۆزوعی حکوومەتی هەرێم و حکوومەتی مرکزی دیاری حکوومەتی هەرێم لە یەکەم ڕۆژەوە چی ئێمە وەکو ئیدارەی ناحیە قایم قامەت ئیداری گەرمیان کاری جدیمان کردو بۆ هەرچیەک خزمەت بگەین بە ناوچەکە و بەترین کات ئێمە 16مان کارەساتەکە ڕوویدا و هەفتەیمان گەورەترین کادری UN ناوەتە ئەم ئیدارەیە و ئەم ناحەیە و هەفتەیمان خزمەت گوزاری سەرەتاییماندا بەش کردوتە سەر ناوچەکەیە و توانیمانە ڕێکخراوەکان بانگێشکەین بۆ ئێرە و هاوکاریان بوون بۆ گەیاندنی خزمەت گوزاریەکان. ئاوارەکانی خورمات و تاکو ئێستا حکوومەتی عراقی بە ئاوارە ئەژماریانی نەکردووە. حکوومەتی هەرێمیش دەستی هاوکاری مرۆوی بە پێی پێویست درێژ نەکردووە بۆیان بۆیە داواکارن تا و کاتەی دەگەڕێنەوە شارەکەیان حکوومەتی هەرێم و ناوەند ئاوری جدیان لێ بدەنەوە. کاروان حەبیب، کورتسات نیوز، ناحەی نەوجول.